راستەوخۆ کۆنفرانسێکی هەواڵی دەبەستن بە پێکەوە بینەری بن. کۆمەڵی ئیسلامی پێشوازیمان کرد لە وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی هەم قسەمان لەسەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و چەقبەستووی ئەم بارودۆخە سیاسیە کرد و خواستی هەردوو لە ئەوەیە کە ئێمە پێویستمان بەوەیە کە نێوماڵی کوردی نێوماڵی خۆمان یەکریزی خۆمان بپارێزین و نێوماڵی خۆمان ڕێکخینەوە لە ئاستی ئەو هەلومەرجە بین کە هەرێمی کوردستان پێدا تێدەپەڕێت ئەوە جگەلەوەی کە باسمان لە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کرد و قسەمان لە سەر پەیوەندیەکانی هەردوو لابوو بەگشتی کۆمەڵێک لەو بابەتانەمان باس کرد و یاخوایەوە بەخێر بن و ئێمە خۆشحاڵ بین کە شێخ ئەم کاتان باش ئێمە لە درێژەی پەیوەندیەکانمان لەگەڵ بۆ سەردانەکانمان بۆ لای هەموو حیزبە سیاسیەکان ئەمڕۆ شمیوانی خۆشحاڵیەوە برادرانی کۆمەڵ بووین هەمووکو برا عەزیزم وتی باسمان لە وەزعی سیاسی گشتی کوردستان کرد و باسیشمان لە تومتۆڵکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ کۆمەڵ کرد وەکو ئێوەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵ پەیوەندیێکی دێرین و دۆستانە و مستەقیڕیشی هەیە و لەم کۆبوونەوانە و کۆبوونەوەکانی تێداش دێ هەوڵ دەدەین بەرەو پێشتی بڕین و تەفاهماتی زیاتریش بکەین لەسەر هەموو کێشە ناوخۆیەکانی کوردستان و هەموو ئەو مەسەلانی دەبەردەستایەوە پەیوەندی تایبەتی خۆشمان و کۆمەڵی کۆمەڵی ئیسلامی لێرە پێشکەری بەرەکەی لەبەر یەکێک لە پێشنیازەکان باسکردن ئەو سپری پەرلەمان کە بۆ سپری ئێوەیە ئێوە ئامادەن پێشنیازەکان ساڵان تەواوی بێەوەیە ئەوەی کە وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر سەردانی کۆمەڵی ئیسلامیان کرد و پێشنیارەکانی خۆیان خستە ڕوو ئێمە پێشوازیمان لە هەوڵەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشنیارەکانیان کرد ئەوەی ئێمە ئاگادارین قسە لەسەر ئاڵوگۆڕی پۆستەکانی سەرۆکاتی پەرلەمان نەکرا لەگەڵ ئێمە گرنگەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵێکی بوو بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی هەرێم و بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکان کە لای ئێمە هەوڵێک بوو جێڕێز و تەقدیر بوو و باوەڕیشمان وایە زوویا درەنگە بێ ئەمە بکرێەوە بێ دەست پێ بکرێتەوە بێ گفتوگۆکان تاکە ڕێگەی ئەوەن کە ئێمە بگەینەوە کەناری ئارامی و بارودۆخی سیاسی خۆمانی پێڕەخینەوە یاخواستی ئەوە لە بەرامبەر سیاسیەکانی دیکە کە سەردانی لە دوای ئەو بارگەشتنی کەویدا کۆمەڵە سەردان داواکاری ڕاستەوخۆیە داواکاری هەمومان وهی ئێمە شەرەوەیە کە ئەم بارودۆخە چەقی بەستووە و لە شوێنێکە وەستاوە پێویستی بۆیە مەخرەجێ بدۆزینەوە بە هەمومان و بە هاوکاری هەمومان ئەم وەزەتیە بڕێن لە وەختێکا کە هەموو ناوچەکە وە کوردستانیش و عێراقیش وەکو گرکانێک ئەقوڵێ و پێویستی بۆیە کە کورد خاوەنی قەراری خۆی بێ و خاوەنی ئاڕستەی خۆی بێ و بەشێک بێ لە دروستکردنەوە و سەر لە نوێبنیانانەوە و تەقسیمکردنەوەی مەنتیقەکە ئەم کۆناغەی ئێستا ئەم گفتوگوانی کە هەتانە هەندێک پێشنیازتان کردووە کە بارودۆخەکە ئاسایی بێت و پێش دوانزەوەکە بزوتنەوەی وڵانی دەخواسوە پێمانێ کۆمەڵی ئیسلامی کوردستان کوردستانی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هاوڕایە لەسەرەوەی بۆیە بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە بڵێن دۆخەکە بگەڕێتەوە پێش دوانزەوە ئەگەر هاتی مدرس کوردستان مثلا ئەم داوای هەڵکردەوە یاخود باڵێ لە لای دژمنی وەڵام و پارتی ئەم سەری نەکرد یعنی هەنگاوی داهاتوو کرد چێدە ئەبێ بە هەمومان وەکوتم بە هەمومان بشوێنەوە بگەڕن هەنگاوی داهاتووتر هەبێ و مەخرەجێ وەکوتم لە پێشا مەخرەجێک بدۆزینەوە و نابێت لێگەڕین لەم دۆخەیە کە هەموو دنیا لە بەرەو پێشوونەوە دەستی هەیە لە منطقەیە ئێمە بە تەنیا دەسوسان بۆسیمە چاوەڕێ بکەین بزانین چاوەڕێ قەدەر بکەین پرۆژەکەی ئێمە وازەحەکە یاومانە بە هەموو لایەنەکان پێویست ناکرد لێرە بەس پێشدارەکانی یەکێتی دەستپێشخەری کرد بۆ دەستپێکردنەوەی کۆبوونەوەکان بەڵام قسەکە لەسەرەوەیە ئەوەی بەدی دەکرێت کۆبوونەوەکان ئاستێکی داواز و سیستا تاکرێتە بەرەوە دەچێت وەکو پێشی هەمجاری ئایندەدان چی دەبێت بۆ کۆبوونەوانە بکەنە ئامانجی خۆیان کۆمەڵی ئیسلامی لەچووی ئەم هەوڵانەدایە بۆەوەی ئەم هاوکێشەیە بە مەبەستی چارەسەرکردنی کێشە سیاسەکان هەرێمی کوردستان ئێمە تەوان کۆمەڵی ئیسلامیش و لایەنەکانی کێشم حکوومەتی بنکەفراون لە هەرێمی کوردستان 5 لایەنی سەرەکی لە هەرێمی کوردستان پێکیان هێناوە هەمومان بەشێکی لەو معادلەی کە هەیە لە هەرێمی کوردستان و هەوڵی هەموو لایەنێکیشمانە بێت ئەم بارودۆخەی کە ئێستا هەیە چارەسەری بکەین و پێشمان وایە بە ئەندازەی
ڕێژەی دەنگدەرانی هەموو لایەنەکان هەمومان بەرپرسین لەم بارودۆخەوە هەمووشمانەبێ هەستکەین بەوەی کە هەرێمی کوردستان ئێستا بە دۆخێکدا تێپەڕێکە دۆخێکی مەترسیدارە لە ناوچەکە هەیە و پێویستمان بە ڕێکخستنەوەی نێوماڵی خۆمان هەیە وەکو سەرەتا شوتمان ئەمە لەکوێ چۆن دەست پێەکە بێ گفتوگۆ بکەین تاگەینە ئەو نەتیجەیە کوردەکان لاستی داوازدا بەڕێوەبەرچی لاس ئەو باگوشی و قەیرانی پێشانەی کە لە کوردستاندا هەیە چی پێبوومانە یەکێتی و باوکاری لایەنەکانی تریش هەومان لە گفتوگویان وە لێکۆڵان و لە پەیوەندیشین و بدوای ئەوەن ئەبێ مەخرەجێک بدۆزنەوە بۆ ئەوەی کە دەست پێنەوە بە بچینەوە سەر شارڕێگەکە بۆ قسەکردن و بڕیاردان لەسەر چارەنووسی میلەتەکەمان لە مختە کارونیش بس عندك تحليل الرقمي بس يعني لو تكتبوا بس لو مخرجات كيف تكتبوا مخرجات فداني سوليوشن هيرنج بقى هي وصلت فداني هيرنج كان شيء مفاجئ من بۆ خۆم پێشنیاری شوام نەبیستو منیش زانیارێکی لۆڕۆنی أخوان سعيد السيدة اليوم هم كان بدرجة وأم حاولت تشوف أسي جماعة لأن كان وبعد ذلك خليك صديقي وشلان لأن كان وشلان شقامة يقول في كمان كمان إسلام روجيت وهي كانت محدد يا من بس بيشتريك من دانستان كان قرن قد بجن أمجاني شيء ولا يمكن فرش بخفي لەگەڵەوە نیم لایەنەکان بێباک بوون و کەسیش لە مختار ناتوانانی بێباک بێت لە ئاشار نووسین دەتەکەمان هەمومان لە ئەم کۆبوونەوانە و کۆبوونەوەکانی کە دێت بەشێکە لەو باگاریە و بەشێکە لەوەی کە پەرۆشین بۆ چارەسەر دۆزینەوە كابشت إزجيسي والله الزمن كله وبرلمان شو بتوجه وبنوبال ناكلين خط شاوري استزيادة لك على حزبك زوجي شاوركان مثل يجتي من كتب الشريك كده وكان بالوالد شو بيقول كا إيوه كنا رجعنا لبوا عشان كده كل مكان يوان دوران خفيف بس كده بيقول كله كان أجمع جاي كابلا ومري والله مكان خفيف الأشياء اللي هو والله مكان زوجي دوران جدا شيء كده والله سنة بتشوف وشيء تاو في سنة كله كان بدوام أنجام كده ئەوەی من بیستومەوە بەشێنێ بووم لەو مەلەفە بەڕێوەبردنەوە مەلەفە ئەوەیە کە برادرانی پارتی دەربارەی پرۆژەکان ئێمە نەرمیان نوانووە و پیشانە ناوە ئیمکانە بێت قسەی لێ بکەن و بچنە پێشەوە برادرانی گۆڕان تاکۆسەوەی ئێمە بیستومە بەڕستنی پێیان نەوتوین قبولیان نییە و قبولیان وا لەسەر بڕیارەکۆنەکەی خۆیان کە ئەبێ پێشوەخت هەموو شتێ بگەڕێتەوە پێش 12 ئۆکتۆبەر و دواتر قسە بکرێت لەوانی کە ئەبێ بگەینە حاڵەتێکە ئەم چەقبوویستێت تێپەڕێنین و گۆڕان و پارتیش لەم لە پەیوەندیی باشترا بن و بتوانین هەمومان پێکەوە هەر پێنج لایەنەکە پێکەوە بڕیارێک لەسەر بۆ بەشدار بین لە دروستکردنی بڕیار لە وڵاتەیە بۆ تێپەڕانی ئەم دۆخە ناسکە بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە مێژووی خۆیەوە بەشێک بۆ لە پاراستنی سیادی کوردستان و سیادی عێراق لەگەڵ دژی هەموو دەشکردکێشیەکەوە بەشی دژی هەموو دەستخستنە ناو کاروباری ناوخۆی کوردستان و عێراق خۆی لایەن هەرچێزی سیاسیەوە بێ ئەو بۆ ئەم حاڵەتەش ڕاست دەستان خۆش بێت